بەنای خی گەور و میهرەبان دووبارە سڵاو بۆ بەڕێستان و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنمەیەکی تری ئارێزەدا. دیارە بابەتی بەرنمەی پێشومان بریتی بوو لە ناپاکی هاوسەرێتی و ئەوەی کە تشکمان خستە سەری بریتی بوو لە هۆکارەکانی ناپاکی هاوسەرێتی بەشێکیان و حەزمان کرد لە چەند بەرنمەیەکی ترە بتوانین بەو ئەندازەی کە خزمەتکەین بەوەی کە ئەم دیاردە قێزەونە کە ڕووی کردوتە سەررجەم کۆمەلگاکان و لە ناویشیدا کۆمەلگەی خۆشمان بە دەرنیە لەو دیاردەیە و کە ئێستا یعنی بەڕاستی خیانەتی هاوسەری بۆتە یەکێک لەو دیاردە باوانەی کە لە ناو کۆمەلگەی خۆشماندا هەیە. بۆیە پێویست بەوە کات کە لە ڕووی ڕاگەاندنەوە هەموو لایەکمان هەوڵی ئەوە بدەین کە خزمەت هۆشیاری تەواو بڵاوکەینەوە لە ناو تاکەکانی کۆمەلگەدا تاوەکو بتوانین بنەبڕی ئەو حاڵەتە قێزەونە ترسناکە بکەین کە بریتە لە خیانەتی هاوسەری. پێم وابێ لە بەرنمەی پێشوودا ئاماژەمان بە کۆمەڵێک لە هۆکارەکانی خیانەتی هاوسەری کرد و لێرەشدا پێم باشە یەکێکی تر لەو چەند هۆکارێکی تر لەو هۆکارانەی کە ئەبێتە هاندەر لەوەی کە خیانەتی هاوسەری دروست ببێ ئەوی شێکێک لەوانە بریتە لە مەسەلە حاڵەتێکە کە زۆر گرنگە بۆ مرۆڤەکان ئەوش ئەوەیە کە نەمان و لاوازی ئاستی چاودێری خوای پەروەردگار و یاخود لاوازی ئاستی ئاینی و ڕەوشتی ئەو ئینسانانە. جاری وا هەیە مەسەلە کەسەکە دینداریش ئەگەر نەبێ ئەگەر کەسەکە فکری بە فکری ئیسلامیش نەشێ بەڵام لە هەمان کاتە کۆمەڵی ئاداب و ئاکاری مرۆڤانە هەیە لە مرۆڤەکاندا ڕێگەی پێنادا. بۆیە ئەو نەمانی ئەو هەستە لاوازە مرۆڤبوونیەی کە تیان نەمێنێ هەست بە ئاکاری جوانکردن کە ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە لە مرۆڤبوو ناتیاتی ئەگەر ئەم هەستە لاواز بوو و یاخود بە مانایەکی تر بڵێن دیاردەی ئاینی لە ناو کۆمەڵگەدا لاواز بوو یاخود تاکەکان کە مەسەلە ژن و پیاوەکان هەڵەسن بەم بەکردنی ئەو ناپاکیە ئەمە ئەبێتە مای ئەوەی کە لە لای خوای پەروەردگار تاوانبارە و لە لای خەڵکی تاوانبارەوە خەڵکی بە چاوێکی ترەوە سەیری ئەم کەسە ئەکا. پێم وابێ یەکێکی تر لەو کاریگەریە زۆر گرنگانی کە ئەبێتە پاڵنەر بۆ ناپاکی هاوسەری ئەویش هۆیەکانی ڕاگەاندن و ئەگەر ڕوخسەتم بێ هەر لەسەر خاڵی یەکەم من تەواوکەری قسەکانە درێژە پێ بدەم. لە ڕاستی ئاین کاریگەری زۆری هەبوو لەسەر کۆمەلگا و توانوێتی ڕۆڵی باڵا ببینە لە ڕێخستنی ژیانی خێزانی و تاکە کەسی ئەوانەیە بەڵام لەگەڵیشی نەیتوانیوە هەموو تاکێک وەکو یەک ڕابێنێ لەسەری. یعنی قسەکەم لەسەرەوەیە کە ئاین تەنها کاریگەری بۆ ئەو کەسانە هەیە و توانوێتی ڕێلەوانە بگرێت کە بنەمە ئاینەکانیان لە بایەخی هەیە و پابندن بە ئیلتیزامی دینیان هەیە بە کورتەکەی. ئەمە زۆر باش توانوێتی ئاین لەم ڕۆ توانوێتی زۆر شتی باش بکات کاریگەری بێ لەسەر تاکان. گرنگە مهمەوەی هەر هۆیەکارێک ببێتەوەی لە پشتی ئەمە بێت کە ڕێگری بکات لە بەردەم ئەم کارە ناپەسەندە جێی بایەخی و جێی دەستخۆشیە. خەڵکێک هەیە مەسەلەن ئیلتیزامێکی دینینە بەڵام بنەمە ئەخلاقە باڵەکان ڕێی پێ نادات. هەندێکی ترێ لە ترسی یاسایە هەندێکی ترێ ڕێزی مرۆڤەکە هاوسەرەکەیەتی ڕێی پێ نادات. هەر کامێکی بێت لە ڕاستی جێی دەستخۆشیە و گرنگەوەیە ڕێگریەک هەبێ لە بەردەم ئەمەیە. ئیتر هەر کامێکی بێت جێی دەستخۆشیە وەکو یەک گرنگە و بایەخی هەیە لەم ڕۆوە. جارێکی تریش ئێڵێمە بێگومان ئاینیش ڕۆڵی کاریگەری هەبووە لەوەی کە ژیانی خێزانی و تاکەکەسیش ڕێک زۆرتر ئەو حاڵەتی خیانەتە مەسەلە تاکەکان بە حاڵەتێکی نهێنی و شاراوای ئیکەن. ئەگەر هەست بە ڕەقیبی هەست بە چاودێریکردنی خوا هەبێ پێم وابێ ئینسان ئەسڵەمێتەوە کە مەسەلە زینا کە هەتا لە قانونی عقوباتی عێراقیشە حاڵەتی ئەو خیانەتی زەوجیە زیاتر لە قانونی عقوباتە باهین کرا بەهین بە زینا ئاماژەی پێدراوە. بەڵام ئەمە بۆ کەسێک کە ئیلتیزامی دینی هەبێت بەڵام خەڵکێکی تر کە هیچ ئیلتیزامی دینیە و بۆ شتێکی تر کۆمەلگای ئێمەش ئەوە دەوری هەیە لە بەرێمە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی
مسلمانی خۆی ئەمە دەکرێت کاریگەری ڕەنگە زۆرتر لایەنە دینیەکە کاریگەری هەوەگەر ڕوونکردنەوەی زیاتر لە لایەنی دینیەکەەوە کاریگەری باشتری هەبێت مەفروزە ینی هەرکو کاکدوتر لە هەموو ڕێک و لە هەموو کەناڵێکەوە لە کەناڵی مامۆستایانی ئاینیەوە بێ لە کەناڵی ڕاگەاندنەکانەوە بێ لە ڕووی پەروەردەی قوتابخانەکانەوە بێ لە ڕێگەی هەر شوێنێکەوە بێ هەوڵ بدەیت ئەم دیاردەیەکی قێزەونە ئەبێتە مای هەڵتەکاندنی کۆمەلگا بەردی بناغی کۆمەلگا خاڵێکی تر کە من گرنگە بەڕاستی ئەویش هۆکارێکی ترە لە هۆکارەکان کە بۆ ئەوی خیانەت زۆرتر بێ ئەویش هۆیەکانی ڕاگەاندن و مەسەلە ئەو چیرۆک و ئەفلامە مودەبلەجانە کە بەڕاستی هەتا لە هینێکە هەیە لە قەولێکی دا هەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێ مەسەلە خیانەتی هاوسەری فێربی مەسەلە سەیری فلیمی تورکی بکە ینی زۆربەی زۆری ئەو فلیمە تورکیانەی کە ئێستا دێتە ناو مەسەلە کەناڵەکانی ڕاگەاندنی ئێمەوە حاڵەتی بەڵێ حاڵەتی خیانەتی زۆر ئاسایی کردوتەوە کە ئەمە ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لە سەرنەوەکانی ئێمە من ئەڵێم ڕاستەوخۆ کاریگەری هەیە ئەوان مەبەستم لەوەیە یعنی ڕاگەاندن لە ڕاستیە بێ ڕقابە نییە بێ ڕقابەیەکی هەبێت و هەر کەناڵێک پێویستی بە توێژەری دەرونیە پێویستی بە توێژەری کۆمەڵایەتی هەیە و لەم ڕوانەوە پێویستە ئەو بەرنامە و ناوەڕۆکی شتەکانی خۆیان کە هێتی سروشتی کۆمەلگاکەت لە بەرچاو بگرن و بزانن چی پێشکەش ئەکەن لە ڕاستیە بەشێک لە کەناڵەکان بەداخەوە ئەو ڕقابەیان نییە و نووسیژی بڵاوەکەنەوە و بە معنایەکی تر تەرویج بە خیانەتی زەوجی ئەدەن و ئەو درامە شتانی کە پێشکەشەکەن هەرگیز لە ئاستی ئەوەیان نییە لە ڕووی پەروەردەیی و دەرونی و مای پەسەندیە بەڵێ خۆی ئەمە کادوتۆ ڕخنەیەکیشە بۆ خۆی لە وەزارەتی ڕۆشنبیری کە زیاتر ئەو دەستگا و کەناڵە مەسەلە ڕاگەیان و ڕۆشنبیریانە کە مەفروزە سانسۆرێک هەبێ کە مەفروزە کۆنتترۆلکردنی ئەو حاڵەتە هەبێ چی گرنگە بۆ ناو کۆمەڵگەکەی بەڵێ پێشکەشەکە فلیمەکە بەڵێ تهدیدی نەکات لە سەرەتای ئێوارێکەکە کۆمەڵێک گەنج و هەرزەکار دائنیشن بە دیاریەوە خۆی ئەگەر هەر پێشکەشیشی بکە کاتێک دیاری ئەکرێت لە دوای دەی شەوە ئەو بە فلیمانە پێشکە بەڵام ئەمە ئەی خاتە سەرەتای ئێوارەوە کە هەمووی هەزان دانیشتۆر باسی کە کە نەمانی ڕاوێژکاری دەرونی و یاسایی و یاخود کۆمەڵایەتی و ئەمانە لە کەناڵەکانە ئەمە گرفتێکە گرفتێکی تر بریتە مەسەلە دام و دەستگاکانی حکوومەت کە نەیانتوانیوە کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەن کە مەسەلە کەس لە داهاتووە بێپلانی مەسەلە ئەو وەزارەتی ڕۆشنبیریە لە ئاستی ئەو حاڵەتانە بەڕاستی ئەبێتە فەوزایەکی تر وەکو چۆن خۆمان ئامادە نەکردبوو بۆ قەیرانێکی دارایی قورسی ئاوا بێپلانی حکوومەت دوای کردبوو لە هەمان کاتیشا لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی ئەوانەشەوە بەڕاستیار حکوومەت بەرپرسیارەوە بۆیە کۆنتترۆلکردنی ئەوانە زۆر گرنگە هەتا لە یەکێ لە سایتەکان سایتە زۆر بڵاوەکان کە مەسەلە پێگەی ئەلکترۆنیە دروستیان کردووە کە دروستکردنی مەسەلە ئەو پێگەی کە 20 ملیۆن بەشداربووی مەسەلە هەیە لە ئەمە جێژوان دروست ئەکات بۆ کە مەسەلە ژنومێردەکان ناونووسی خۆیان کردو لەو کەناڵەوە کە 20 ملیۆن مشارێک ناونووس کراوە لەو پەیجەوە کە ئەمە تەرویج بەوەدا ژوانێک ئامادەکە بۆ ئەوەی زیاتر خێزانە ئەمەرجەکەشی ئەوەیە کە مەسەلە کەسی ئەو کەسە هاوسەرگیری کردبێ یەک لەگەڵ کەسێکی غەیری ترا قساکە ئەمانە وای لێ کردو کە مەفروزە دەوڵەت هەستێ بە مەمنوعکردنی ئەم حاڵەتانە کە نەبێتە مای ئەوەی کە ببێتە مای ئەوەی کە خیانەتی زەوجی خیانەتی هاوسەرێتی لە ناو کۆمەلگاکەی ئێمە چکە دوجار کۆمەلگاکە دۆ تووشی پشێوی ئەکا و لە هەمان کاتە دام و کۆمەلگاکەت هەم خێزانەکان هەمووی لە یەکتری ئەترازێن لە هەمان کات هەرچی دادگاکان تەمەشغوڵە بن یعنی بەم کەیسانەوە مەسەلە بەندیخانەکانە دمەشغوڵە بن بەگرتنی ئەو کەسانەوە یعنی بۆیە مەصاریفێکی زۆر گەورە ئەکەوێتە سەر دەوڵەت ئەگەر بەو فریە ڕێگە بدات کە ئەم ئەفلام و بەڵێ حاڵەتانە دروست ببێ وەکو ئەمە ڕاگەاند لانی ڕاگەاندن لانێکی تر ئاسانی و ئاسان دەستکەوتنی ئەو علاقاتان ئەو پەیوەندیانە ئەنتەرنێتە فەیسبووکە زۆر ئاسانیەتە بەردەستی کەسێکە لە ماڵەوە دانیشتەوە مەجای چوونە دەرەوەی نییە بەڵام ئەتوانێت علاقی بخیانەتی زەوجی بکە لە ڕێگەی مۆبایلەکەیەوە لە ڕێگەی ئەو ئەنتەرنێتە هەرزانی کە دەستی ئەکەوێت بە مەبلەغێک پارەیکەم کە ئەمە خۆی لە خۆیان گەورەترین کارەساتە تۆ ڕوو ئەکاتە هەموو ماڵێک ئەمە
ئەو کەسانی کە مەجای چونە بەڵام ئەتوانێت هەر لە مۆبایلەکەی خۆی و پەیوەندێک دروست ئەکا لەگەڵ چەند کەسێکە علاقەی هەیە بە فەیسبووکەکەی ڕسمی لێوە ئەگرێس بینێ ئەو ڕسمانە چەندین کێشەمان هەیە کە ئێمە ئێستا ڕسمە بۆتە کێشە ڕسمی فەیسبووکە هەڕەشەی لێ ئەکە ئەڵێ گەل لەگەڵمانەمێنیتەوە ڕسمەکەت بڵاو ئەەکەمەوە ڕسمەکەت ئێمە هاوسەرەکەت ڕسمەکەت ئێمە براوباوکەکەت ئەمانە کێشەی گەورەی دروست کردو لە ناخزان بۆ لەبەرەوەی ئێستا ئەوێ زۆر ئاسان بەدەستی ئەکە مۆبایلێکی پێەیە هەر بە 5,000 کە مەبلغێکی زۆر کەمە بوو ئەو ڕەنگە ئاسان بێ ئەتوانێت بچێتە هەموو سایتەکانەوە کە مەبەستی بێ ئەو کەسی کە مەبەستێتی زۆر بە ئاسانی دەستی ئەەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بۆ ئەو کەسان ئەو فراغە زۆری کە لە ماڵەوە هەیەە ئەو خێزانانی کە کاتی بەتاڵیان هەیە دوورن لە کارکردن بەمانە کاتەکانیان پڕ ئەکەنەوە بەم کاتە بەتاڵە لە ڕاستیە مەسلەی ئێمە باس لە دەرئەنجامەکەین ینی خیانەتی زەوجی نەتیجەیە یعنی لە دوای بڕینی قۆناغێک اینجا ئەگەین ئەو نەتیجەیە یعنی کۆمەڵێک هۆکار ژێرخانی هەیە اینجاکە گەیشتۆتە ئەوە ئەگەر ژن و مێردەکە لە بین خۆیانە بڵێن قەنەعەتێکی زۆر گرنگە لە ڕووی دەرونیەوە لای ئینسان هەبێت کاتێک کە مرۆڤ ژنەکە یا پیاوەکە پرۆسی هاوسەرگیریەکە دروست دەکەن ئیتر ئالەوێەوە ئەبێت بەخۆشی بێ بە ناخۆشی بێ بگاتە ئەو قەنەعەتەوە بڕیارە بدا لەوەی کە ئەم بەم چارەنووسە ڕازیە ئەگەر ئەمەی لا دروست نەبوو هەمیشە بیری لەوە کردەوە پیاوەکە بڵێت وڵا ئەگەر هەر کاتێک ژنێکی لەمەی خۆم جوانترم دەستکەوێت ئەم تەسلیمی بێت و هەر کاتێک ئەمیش ژنەکەش بەعکسی ئەمەوە بیر بکاتەوە هەر کاتێک پیاوێکی لەم باشتری دەستکەوێت دەبێت وەکەڵی ئەم فەرامۆش بکات ئەگەر ئەوە کلیلی لێ قفڵی نەکەن ئەمە زۆر خەتەرناک دەرەچێت یعنی بە دڵنیایی پیاوان ئەبێ بزانن هەمیشە ژنی جوانتر لە ژنەکانیان هەیە بەڵام ئەبێ ڕازی بێ بەوەی کە ژنەکەی خۆی لە هەر کەسێک بوو ئەو میهرەبانترە ئەگەر گومانی هەبوو لەمە با جیا بێتەوە باواز بێنێت ئەگەر گومانی هەبوو لەمە بەڵامی تر تۆ ژنەکە یا پیاوەکە ئەبێت ئەو بڕیارە بدات لەوەی کە ئەگەر کەسی باشتر و جوانتر و نازانم چی تریش هەیە ئەمە بۆ کەسی خۆی باشە بۆ من باش نییە مڵکی من نییە ئەمە من ئەبێ بە هیچ شێوەیەک بیر وەکەڵی تەماح و ناموس و نازانم چی شتی تری خەڵکی تر نەکات ئەوەش یەکێکە لە هۆکارەکان کاردوتۆر یعنی جاری وا هەیە تێکەڵاوبوونێکی زیاد لە حەدی پێویست تێکەڵاوبوونێکی بڵین ناشەرعی بۆ مانایە کە مەسەلە ئەبینرێ لەو کەیسانی کە هاتۆتە لای ئێمە بۆ لە ڕێگەی دادگاکانەوە کە خەڵک هاتووە سکاڵای کردووە مەسەلە جاری وا هەیە یعنی گەشتۆتە وردە بەچی دەست پێکە ئەوەندە تێکەڵ بوون ئەوەنە سوعبەت و مەسەلە قسە و یعنی هەتا یعنی بەمانای گڵێن جاری وا هەیە سوعبەتی خیلاعی کردنی سوعبەتی خیلاعی ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی وردە ئەو شتە ئاسایی بێتەوە لە دوجاریشدا پەنا بباتە بەر ئەوەی کە خیانەت جاری وا هەیە ڕەفیقێکە هاتۆتە ماڵی برادەرەکەی خیانەتی لە خێزارەکەی کردووە عیلاقەی لەگەڵا دروست کردو بۆیە تێکەڵبوونی زیاد لە حەدی پێویست یاخود تێکەڵکردنی کەسانێک کە ئەزانی گرفت بۆ مەسەلە ناموس و عێڕڵی تۆ دروستەکە مرۆڤەکان پێویستەکە لەی دوور بکەونەوە یعنی هەموو شتێک بە ناوی کرانەوەیەکی زۆر و ئەوانە و حڕێتوانە بەڕاستی جاری وایە ئەو سربەستێ لە ڕاددە بەدەرە مەسەلە زەرر تاکەکانی خێزان زەرر منت ئەبێلی حاڵەتێکی تر ئەوەیە کە گرنگە بەلامەوە باسی بکەین چیاخان ئەوش حاڵەتی لەش فرۆشیە کە مەسەلە باند بە ئەنواع و ئەشکال باند لەوانەیە لە وڵاتی ئێمەدا هەبێ ئیش لەسەر ئەوەکەن کاری لەش فرۆشیەکەن بۆیە سەیرەکەی ئەبینێت ئەمە یەکێکە کە پێویستەکە بە هەمان شێودام و دەستگاکانی حکوومەت ڕێگە لەم دیاردەیە بگرن نەک بە داوای چونکە لەو حاڵەتانە ئەبێ خۆیان زیاتر چاودێرن چونکە ئەمە بۆتە زۆربەی زۆری خێزانەکان کێشیان هەیە لەگەڵ ئەو ئافرەتە سۆزانیانی کە لە دەرەوەی وڵات ئەهێنرێن یاخود لە خواروی عێراق ئەهێنرێتە ناو کوردستانەوە کە زۆربەی زۆریان کە کاتی ئێمە لە بەدواداچناڵێ هەندێکیان هەیە هەر کارتیان بۆ دروست دەکرێت یعنی ئەمە گرفتێکە کە ڕوو ئەکاتە کۆمەلگا کە پێویستە ئەگەر لەسەر چەمکی لەش فرۆشی بوەستین ڕاستیە لەش فرۆشی معنایەکی نیە ئەگەر لەشکڕ نەبێت
یعنی تۆ چی لە لەشکری لەشکڕەکانەکەی ئەی لەشکرێکت هەیە ئامادەی لەش بکڕێت بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەداخەوە لەشکڕەکان وەک بەرزەکی بانان بۆی دەرچوون ئەوەی قوربانیە زیاتر ئەوەی کە باسەکرێت تەنیا لەش فرۆشەکان قسە لەسەرەوەی بەڵام لە ڕاستیە لێرەیە لەشکڕ و لەش فرۆش وەکو یەکوان و لازم و مەلزومی یەکترین هەرگیز لەش فرۆش دروست نابێت بەبێ ئەوەی لەشکڕێک هەبێت دوایش ئەگەر لەشکڕ چی ئەکرێ ئەگەر لەش فرۆشێک نەبێت یعنی ئەمە ئەبێ وەکو خۆی بناسێنرێت و هەردووکیانش لە ڕووی یاساوە لە ڕاستیە تاوانبارن لەشکڕ و لەش فرۆش ئەوە ئەمەش ڕاستیە گەڕانەوەی بۆ قۆناغی کۆیلایەتی ئینسان یعنی ئینسان لەشی خۆی هەرزان فرۆشەکە لەوەی کە ببێتە کاڵایەکی سادە و سووک و بەلاش لە بەردەم کەسێکی ترە ئەمە ڕێک خۆفرۆشتنە و خۆسوکردنەوە و گەڕانەوەی بە قۆناغی کۆیلایەتی بەڵام کێشە لەوەیە حکمی کۆمەلگان دێجار زاڵمانەیە بۆ مێینە زۆر قورسە بۆ نێرینەش ئەو تا ڕادێک وەک وەرزشی بانن وەکوم بۆی وتمان بۆی دەرچووە تا ڕادێک جۆرێک لە شەهامەت و ڕجوولە و لەو بابەتانە باسیەکان کە پێویستە تاکەکان بزانن لەش فرۆش و لەشکڕۆک و یەک تاوانبار لە ڕووی یاسای شەرعی بەڵام لە ڕووی حکمی کۆمەڵایەتیەوە لە کۆمەلگای دواکەوتووە شتەکە کەلتور تا ڕادێک زیاتر غەدر لە زوڵم لە ژنەکە ئاکات لە مێیناکەوە لە پیاوەکە هەندێک جار ئەوەی کە ئێمە بۆکو تەجروبەیەکە لە ئێسای ئیشی لەسەرەکەین خێزانەکان ئەوەی پشتی کوڕەکان ئەگرن کە خیانەتیان کردووە یعنی ئامادەن هەموو شتێ بکەن لە پێناوی کەبکردنەوەی ئەم خیانەتەیە بەڵام کوڕەکان هیچ نێن بەڵام بۆ کچەکان بۆ بە جۆرێکی ترە هەندێک کاتی ئێمە کچەکە کێتە ئێرە خیانەتی لێکراوە لە تۆڵی ئەوە خیانەتی کرۆ بەڵام خێزانەکەی ئامادەیە بیکوژێ کوڕەکە هیچی لێ نەکرێ بۆ لە بەروی ئەڵێ کچەکە خۆی ڕاستە کچەکە ڕەنگە ئیستیغلال کرابێ ڕەنگە پێویستیەکی هەبێ محتاج بێ یان خێزانەکەی وەکو پێویست لەگەڵ یان نەبوو بێتن پەنای برد بێتە بەر ئەم کارە بەڵام بەداخەڵم کۆمەلگای ئێمە حکومەکە زیاتر بەسەر ئافرەتەکە ئەشکێتەوانێ باجەکە و زەحیەکە ئافرەت ئەیات لێرە ئەمە کێشەکەی لێسا ئافرەتی زۆربەی کاتەکان بوو لە تۆڵەسەندنەوەی ئەوەیە خیانەت لە هاوسەرەکانیان ئەەکەن ڕاستە خۆی مەسلە لەش فرۆش ئەو لەش فرۆشانەی کە باون و بڵاون و بەناو ئەو شوێنانە هاتون ئەوانە هەندێک حاڵەت هەیە جاری وا هەیە مەسەلە ئەم کەسەش بۆ خۆی تێوە گڵێ بەوەی کە تووشی حاڵەتی لەش فرۆشی ببێ ئیتر بەڵێ ئەویش مەسەلە ئافرەتێکە سەرەکەی لە ڕەتفعلۆکو باستان لە ڕەتفعلی مێردەکە یەت خیانەتەکە جاری وایە ئەکەوێتە داوی باندێک لەو باندانەوە تێک ئەنج ئەکەوێتە ژێر ئەو تەهدیدەی کە باستان کرد تەهدیدی ئەەکە ئەڵێ لەگەڵ باندەکەمانە نەبیت ئەمە و ئاو لەکەین لە ژێر هەڕەشە ینی زۆر کەیسی لەو بابەتانە هەیە کە ئەمە پێویستەکە زۆر لایەنەکانی حکوومەت ئاگاداری ئەو حاڵەتە لەش فرۆشی و هێنانی ئەو بڵێن ئافرەتە سۆزانیانە بن کە ئەهێنرێ یەک خاڵی تر هەیە کە لێرە ئەمە پێویستە ئاماژەی پێبین کرانەوەمان بەڕووی بە چواردەورمانە هەنی بەڕاستی کۆمەڵێک لە ئاوارە و پەنابەر کە ئێمە هاتون بەدەر لە ئەوە لەش فرۆشەکان وەکو باند ئەهێنرێنە ناو وڵات شارەکەەوە بەڵام کۆمەڵێک خەڵک وەکو ئاوارە کە هاتۆتە ناو شارەکانەوە کەمە خۆی لەخوا زۆر ئاسانکاریە خەڵک زۆر ینی ئەو دیاردەیەکە زۆر بڵاو بووە لەمەوە سەرچاوی گرتووە بە مەبلەغێک پارە کچێکی خۆی ئەیا بە کەسێک علاقەیەکی لەگە بە مەبلەغێک پارەهانی ئەمە بۆ لە بەروی کە وڵاتی خۆی نییە ئاوارێ ئیستیقرارێکی نییە مەوایەکی نیە مەکانێکی بۆ ئەوەی کە ئەم ڕێگایە بدۆزێتەوە کەسێک ئیستیغلالی ئەکات کەواتە هەژاری و نەداری ئاوارە بوون ئەم ئێستا کوردستان تایەتی کۆچکردن ناشاڕە قەیرانە ئەمانە هەمووی سەرچاوەیەکی ڕیسین بەوەی کە ئەم دیاردەیە زیاتر بڵاو بێتەوە زۆرترین خەڵک ینی خێزانی کورد بەدەست ئەو وەزعەوە ئەناڵێن لە ئێستاە لە ڕاستیە مەسلەی هەژاری و نەداری یەکێکە لە هۆکارەکان بەڵام هەموو شتێکی نییە چونکە ئێمە پێشتری شارەتمان بەوە کرد کە زۆر پەیوەندی بە یەک شتەوە نییە هەنێکی دیارە هەنێکی نادیارە ئەم مەسلەی خیانەتی زەوجیە زۆر خێزان هەیە هەموو شتێکیانەیە داران لە هیچیان کەم نییە کەچی ئەو حاڵتیش ڕوئەدا بەڵام ناشتوانین ئەمە فەرامۆشکن کە هەژاری و نەداری هۆکارێک نییە بۆ ئەم دیاردەیە ینی هەردووکی وەکو خۆی بناسیێنین ڕاستە هەنەداریوە بەڵام لە هەر تاکێکە کە تووشی ئەم حاڵەتا بێ هۆکارێکی هەیە لە هەنێ هۆکار لە هەنێک کەسە نەداریەکەی لە هەندێکیانە سۆزداریەکەی لە هەنێکیانە ئیستیغلال کردە بۆ هەر تاکێک جیاوازە کە کاتی تەشخیصی کەسێکەکەی بۆ ئەم هەنگاوی ناو بۆ خیانەت لەبەرەوەی ئەم
ئەم لایەنەی هەبووە ئەمە لانی مادی باشە لە ڕووی خێزان و خێزانێکی تۆکمەیە عیلێکی بەناوبانگ لە کەسێکەوە بۆ کەسێک هۆکارەکان هۆکارەکان کۆمەڵێک هۆکار کە هەنگاون بۆ ئەوەی کەسەکە بەرەو لادان ڕاستە ئێمە پێشتر باسمان لە کێشەی خێزان کرد لە ڕاستیە خێزان تەنیا بە وشەی ڕۆمانسی ئەوانش ناڕاتە ڕێوە ئەنی پێداویستی کۆمەڵێ مادی هەیە و پێویستی بە ژیان هەیە کە مرۆڤ چی پێویستە لەو خێزانێ دابین بێت چونکە لە سەرەتاوە کە خێزانێکی بچکۆلەیە پێداویستی مادەکانیشی کەمە بەڵام دوجار کە مناڵ دێتە نێوانەوە و ئاڵۆزی ژیان وای لێکا کە پێداویستی ژیان دابین بێت کاتێک کە هەژاری و نەداری ڕێگرە بێت لە بەردەم دابینکردنی پێداویستەکانی خێزانە لێرەوە ڕاستەوخۆ کاریگەریە کاتە سەر پەیوەندی نێوان ژن و مێردەکە و هەندێک جاری ژن و مێردەکە لە ڕاستی ئەوە سەلیقیان نییە و ئەو نەتوانە و بەرگریان نییە کە بتوانن لە بەرامبەر کێشە ئابوووریەکانیان نەخۆیان بگرن تووشی هەڵەیەکی لەو بابەتا بن و ناچاریانەکات پەنابەر نەبەر تاوان یا کارێکی قێزەونی وەک لەش فرۆشی کە لە ڕاستیە ئەمە هەرگیز ناتوانێت باری دارایی خێزانەکە ڕاستکاتەوە ینی هەڵە گەورەکە لەوەیە ئەگەر پێت وابێت لەم ڕێگەیەوە یان ئەگە کەیسەکان ڕەنگە و چیاخان باشتر بزانێت بڕۆی لێ بپرسی ئەڵی لەبەر هەژاری جا تۆ لەم ڕێگەی توانیت هەژاری چارەسەر کرد بێگومان نەیتوانی چارەسەرکە یان پێڵێت لەبەر ئەوەی کە هیچ سۆزێکی نەبووە بۆ من با بڵێن نەمانی سۆزداری و خۆشەویستی و ڕێزم مێرەبانی باشە تۆ لەم ڕێگەی توانیت ئەوانە بەدەست بێنیتەوە هەموو هەوڵەکان کێشەکە لێرەیەتە یعنی کاتێک تۆ لە نەقسی شتێکە ینی ژنەکە یا پیاوەکە پەنابەتە بەرکاری داوێن پیسی یان خیانەتی زەوجی هەرگیز ئەو شتە لە دەستجۆی بەدەست نایێنێتەوە ئەمە ئەسڵەکەی خۆ ئەگەر بەدەستی بێنێتەوە قبولمانەکە ئەگەر چی ناڕەوایە یانە ئێمە تەرویج بۆ ناکەین بەڵام هەرگیز بەدەستی نایێنێتەوە ینی بە شێوەیەکی تر خۆی لە ئاڵۆسیە بە شێوەیەکی تر تووشی نامەبوو نەبێت بە شێوەیەکی تر سەر لە خۆی و لە تەواوی کۆمەلگا ئەشێوێنێت یعنی مەترسیان مەسلەیە تەنیا پەیوەندی بە دوو کەسەوە نییە پەیوەندی بە خێزانێکی شەوە نیە پەیوەندی بە چارەنووسی مرۆڤایەتیەوە هەیە مرۆڤایەتی تووشی هەڵدێرێکی گەورە ئەبێت هەموو کۆمەلگاکان یعنی ئەگەر دیاردەی لەشفرۆشی یا خیانەتی زەوجی لە فەڕەنسا هەبێت من لە کوردستان و کارم لێکە ئەو لە پاکستان و کاری لەکە ئەو لە ئێران و کاری لەکە ئەمە هەمومان مرۆڤین و هەمومان شتە باش و خراپەکان کاریگەری هەیە بەسەرمانەوە ئەمە بە هەمان دەستور ئەگەر شتێکی باشی ئینسانی لە فەڕەنسا هەبێت کار لە ئێستای منەکات من وەرێگرم من و ئینسانم شتە باشەکان وەرەگرم و بە هەمان شێوە شتە خراپەکانش کارمان لێکات یا ئەمە لە ڕووی پەروەردەیە و لە ڕووی دەرونیەوە ئەبێ بە هەند وەربگیرە کە مەترسی دیاردەی خیانەتی زەوجی تەنیا شتێک نییە لە کاتێکە لە زمانێکە بوەستێتەوە و تەنیا بەسەر کەسێک یا دوو کەس و یا خێزانێکەوە هەبێت چارەنووسی تەواوی مرۆڤایەتی پێوە بەندە و هەمووی بەرەو هەڵدێرە بات هەمووی بەرەو بێڕێزی تەواوی ئینسان ئەبا لە ڕاستیە خاڵێکی تر کە زۆر گرنگە کادوتۆر ئاماژەی پێدەین ئەوش ئەوەیە کە مەسەلەی جیاوازی تەمەن یعنی ئێستا لە کۆمەڵگای ئێمەدا زۆر جار مەسەلە پیاوەکان تەمەنیان بەسەر تێ ئەپەڕێ لە دوجارە مەسەلە تەمەنی 40 ساڵیا بڕیارەدا ئافرەتێکی تەمەن مەسەلە 7 ساڵ 18 ساڵ 20 ساڵ بێنێ ئەمە بۆ خۆی یەکێکە لەو گرفتە زۆر گەورانەی کە مەسەلە جاری وا هەیە ئافرەتەکە تووشی حاڵەتی خیانەت ئەبێ ئەم جیاوازی تەمە وە پێچوانەشەوە جاری وا هەیە مەسەلە ئێمە کەیس هاتۆ تەلامان مەسەلە پیاوەکە 6 ساڵ لە ئافرەتەکە مناڵتر بووە ئێستا بڵاوە ئافرەت تەمەنی گەورەیە باز بە حکمەوەی کە قەیرانە ئێستا کوڕەکە مادیەن زەعیفە بەڵام ئافرەتەکە هەرچەنە لە تەمەنا گەورەیە ئەبینێکە مادەیەکی هەیە ماڵ و سامانێکی هەیە مارەی ئەکات و لە پاڵی شەخیانەتیش ئەکا ئەنی ئەمە من مدەی ئەم مانگە سێ حاڵەتی وان بینیوەکە ینی تەمەن بە 20 ساڵ فەرقەوە لە نێوان دوو تاکە کوڕەکە 20 ساڵ ئافرەتەکە مناڵتر بۆ کەمە کارەساتێکی زۆر گەورێ ینی زۆر حاڵەتیش هەیە مەسەلە بە جیاوازی تەمەنەکان حتمما حەز و ئارەز و سێکسیەکان یاخود حاڵەتە سۆزداریەکە یعنی تەمەن لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر فەرق و جیاوازی هەیە مەسەلە کاتێ پیاوێ ئەگاتە تەمەنی لە دوای چلەوە لەوانێ ئەو حەز و ئارەزوەی نەمێنێ کە لە تەمەنێکی 20 ساڵیا بووە 25 ساڵیا بووە بۆیە ئەبێتە گرفتە مەسەلە ئافرەتێکی گەنجیش لەو پەڕی هەڕەتی حاڵەتە سێکسی و مەسەلە حەزە سێکسیەکانیدایە بۆیە دوجار ئەم ئافرەتە پەنا ئەباتە بەر حاڵەتی ناپاکی هاوسەرەتی کە پێویستەکە ئەو حاڵەتە بەڕاستی حسابی تایبەتی بۆ بکرێ هەروکو لە پێشتریشە یەکێک لە خاڵەکان وتمان هاوسەنگی لە تەمەنیشە هاوسەنگی لە ئاستی ڕۆشنبیریە هاوسەنگی لە ئاستی فێربوون و خوێنەواریدا
ئەگەر هاوسەنگیژن ئەفم ئەگەر هاوسەنگیش نەبێ تا ڕادێک نزیکیەک هەبێت لەم ئاستانەیە ئەگەر نزیکیەکی شەب ئەنجامی گونجان دروستە بێ بەڵام بە ڕێژەیەک نەکە لە 4 ساڵ ینی جیاوا لە بنێوان 4 ساڵ تەمەنە جیلێک بەروەردا بکە جیاوازە لەگەڵ 4 ساڵێکی ترە ئەم جیاوازیە بە حدێک نەبێت کە کەسەکە سەرگەردانێکی لە ڕاستیە کۆمەڵێ شت هەنوا ئەکەن ژن و مێردەکە ئاسوودە بن لەگەڵ یەکتریە کۆمەڵی شتی شواکە کە نە ئاسوودە بن یەکێک لەوانە ئەوەیە کە ئێوە باستان کە جیاوازی تەمەنی ئێجگار زۆر لەو بابەتە لەسەر ئاستی گشتی بەڵێ ئەمە وایە و پێویستە ئەو نزیکایەتیە هەبێت بەڵام لەسەر ئاستی تاکیشە زۆر جار بووە ئەگەرچی ئەم جیاوازی هەیە بەڵام دوجاریش ئاسوودەن بەڵام بە فەرقێکی ئێجگار گەورە نا ئەگەر لە ڕاستیە ئەو ئاسوودەیە شک ئەبرێت لەوەی کە ئەگەر پیاوەکە تەمەنەکەی مناڵتریش بێ لە ژنەکە ئەو ئاسوودەیە بەڵام کەم جارەوە شکرە بێت کە ژنەکە ئێجگار مناڵتر بێت لە پیاوەکە ینی فەرقی 20 ساڵی تەمەنیان لەو بابەتە هەبێت ئەزانی چۆنەخۆی لە ڕاستیە سێکس و خۆشەویستی لە لای پیا و ژن بە شێوەیەکی جیاواز بەکارهێنرێت لە لای ژن ئەم دوانە یەکن ئەم دوانە تێکەڵاو یەکتری ئەبێت وە بەبێ خۆشەویستی سێکس معنایەکی نییە لە لای پیا و تا ڕادەیەکی زۆر ئەم جیاوازیە هەیە تا ڕادەیەک یعنی ئەمە سروشتی پیاوە ئەمە نامێت نەخواخواستە نەسوکاتی بە پیاوەکە ئەمانوێت سروشتی یەکتری بناسێت بۆیە لەم ڕۆ ئەمانە ئەبێت لە بەرچاو بگیرێت یعنی ژنان هەمیشە پێویستیان بە لایەنی سۆزداری و هاودڵی و بە تەنگەوە هاتنی لایەنە خۆشەویستەکە هەیە لەگەڵیشی لایەنە جنسەکە بێبایەخ ناکرێت بێگومان ئەوە نەبێت کە بتوانێت تەوازنەکە ڕابگرێت دووسێشت هەیە ئەبێت لە یەک جا بکرێتەوە یعنی حەز لێکردن خۆشەویستی عاشق ئەمانە تێکەڵاو کراوە لە لای ژن و پیا و تا ڕادەیەک کە تێکەڵاویش کراوە دوجا حەقی خۆی نەدراوەتێ هەندێک جار هەیە لەسەر بناغی حەز لێکردن ژن و مێردێک دروست کراوە یعنی ئەگە باشتر ڕوونتریکەمەوە زۆر بە خێراییش حەز لێکردن ئەوەی کە چاو بڕیاری لێدات چاو بڕیارەدات تۆم ببینە مناڵێک بەرە سۆپەرمارکێتەکەەوە ئەڵێ بە چاو سێرەکە بڕێدا ئەڵێ ئەومەوێ دوای ئەومەوێ زوو شتەکانی ئەگۆڕێت چاو بڕیارە حەزەکان ئەگەر شت لەسەر حەز تەنیا لەسەر حەز بنیاد بندێت تەنیا چاو بڕیاری لەدا وەسکە ساتە وەختی کەمە و زووش پەشیمانە بێتەوە لی خۆشەویستی لە دڵایە قوڵترە خۆشەویستی لە دڵایە ئەمە مەرحەلەیەکی باشترە دیارە من حەز لێکردن بێبایەخ ناکەم بەڵام نابێ بیکەینە بەردی بناغە بۆ مەسەلی تێگەیشتن لە ژن و مێردایەتی لایەنێکە بێبایەخی ناکەین بەڵام نابێتە هەموو شتێک خۆشەویستی لە دڵایە ئەها و کاتەی مەم و زین کە حەز لە یەکتریەکەن بە درۆ هەواڵی مردنی مەم بۆ زینەهێنن ئەڵێن مەم مردووە ئیتر بۆی لە بیری کات مەم خەنجەرەکەی هەڵەگرێ زین خەنجەرەکە هەڵەگرێ ئەیبا بۆ دڵی کە خۆی بکوژە دوجی پەشیمانە بێتەوە ئەڵێ خەنجەر بۆ دڵە گەڕ ڕاستت ئەوێ ئاخمە میتایە نەکبەریکەوێ ئاگە خەنجەرەکە بکاتە دڵی خۆیە بەرمەمەکە چونکە مەم لە دڵیاتە خۆشەویستی لە دڵایە عشقیش لەسەرایە دوای ئەگەر مرۆڤەکان گەیشت ئەمانیان لە یەک جا کردە و توانیان لە ناو پرۆسی خێزانداریە بگەنە قۆناغی خۆشەویستی و عشق ئەو کاتە خیانەتی زەوجی هەرگیز ڕوونادا ئەگەر تەنانەت جیاوازی تەمەنیش هەبێت و مرۆڤەکان بەشێکیان پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لەگەڵ حەزرەتی خەدیجەیە تەمەنەکەیان زۆر فەرقی هەبوو بەڵام توانیش ئاسوودە بێت لەگەڵ یەکتریە بەڵام ئەمە ناکرێت یعنی قاعدەیەکی گشتگیر نییە ڕاستیەکەی بەڵام یەک حاڵەتەیە تەسەور ناکەی لە کۆمەلگای ئێمە ئەم شتە نامۆیە لە ناو تاکەکانی خێزانە بە تایبەتی ژن و مێرد کاتی ئەبینی چۆن هەموو مەسەلە ئینسان نەخۆشەکەوێ مێشک نەخۆشەکەوێ دەست نەخۆشەکەوێ مەسەلە ئینسان باری فسیۆلۆجی تێگەچێ یعنی من پێم وابێ جاری وا هەیە یەکێک لەو هۆکارانەی کە نەخۆشیێکی سێکسی هەیە ئیتر ئەو نەخۆشە سێکسیە کە هەست و لایەنە سێکسیەکە ناهێڵێ مەسەلە چ لەلایەن پیاوەکە وەکو نەخۆشی ئەژمارەکرێ چ لەلایەن ئافرەتەکە هەر وەکو نەخۆشێکی سێکسی یعنی چارەسەر نەکردنی ئەم حاڵەتیان مانەوەی بەهۆی شەرمەوە کە سەردانی پزیشکی تایبەت ناکەن بۆ ئەوەش بۆ خۆی حاڵەتێکە و گرفتێکە کە جاری وا هەیە ئەبێتە پاڵنەرێک بۆی کە پەنابەرێتە بەر خیانەتی زەوجی خاڵێکی تر کە گرنگ بێت کە ئێمە ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە نەمانی متمانە لە نێوان ژن و مێردەکانە ئەمە کە دروست بوو بەڕاستی خیانەتیش بەرەو زیادبوون ئەڕوا ئەنجا یەکێک لەو جێکەوتانەی کە لەسەر مەسەلەی خیانەتی زەوجی بەرپابێ نەمانی متمانەیە یعنی هیچ کاتێک ئافرەتێک ئامادە نابێتەوە جارێکی تر لەگەڵ پیاوێکە هەڵسو و کەوتکە زۆربەی ئەو کەیسانەی
کە یەکلا بۆتەوە لە خیانەتی هاوسەری زۆر بە کەمیان زۆر بە ڕێژەیەکی کەمیان توانی بێتیان ئیدامە بە ژیانی هاوسەرەتی بدەن هەمیان درۆ لە سێژی گەورە لە ڕاستیە ژیانی هاوسەرەتی معنایەکی نامێن ئەگە متمانە نەمێن هیچ معنایەکی نامێنێت و ئەبێتە خەڵەتانێکی زۆر گەورە و بێتام هەر ئەسڵەن هاوسەرگیرێتی لەسەر بنەمای متمانە دروستە بێت ئەگەر ئەو دوو کەسە متمانەیان بە یەک نەما ژیانی هاوسەرەتیان هەڵوەشانەوە بەبێ ئەوی بەخۆیان بزانن دروستبوونی متمانە ئەزمموی ئەوێت لە ڕاستیە شتێک نییە بەدەم بیڵیت تۆ متمانەت دە من بێ من متمانە بەتووە ڕفتار و کردەوەی ژن و پیاوەکە بەڵگەیەکە ئەبێتە سەرچاوەیەک بۆ بوونی متمانە ئێمە تا ئێستاکە بەمە دوو ئەڵلقەی قسە لەسەر خیانەتی زەوجەکەین لە ڕاستیە خیانەتی زەوجی شکڵەکانی زۆرە تەنیا لایەنی جنسی و لەشی نییە یعنی خیانەتی زەوجی لە ڕووی داراییشەوە هەیە و لە ڕووی کۆمەڵی شتی تریشەوە هەیە هەندێک جار هەیە پیاوەکە متمانەی بە ژنەکەی نییە لەوەی کە پارە و دارایی و سامانەکەی بخاتە بەردەستی ژنەکە یان با بڵین ئەوش ئاگای لێبێت هندێکی کارەساتێکی گەورەیە ژن ڕقی لە پیاوێکە کە دوو سیفاتی هەبێت یەکێکی ئەوەی دڵپیس بێت یەکێکی ئەوەی ڕەزیل بێت ئەم دوانە بۆ ژن مەرگەساتە زۆر ناخۆشە مێردەکەی ئەم دوانە بێت هەم دڵپسی بێت ئەم ڕەزیل بێت ئەمانەوە ئاکات ژنەکە بێت ئەوەی کە متمانی پێنی ینی مێردەکەی متمانی پێنێ کە پارەکەی بخاتە بەردەستی ژنەکەی و هەروەها متمانیشی پێنیار کە لەوەی لە ڕفتارە چۆنی مامەڵە بکە ئەمە بڵین پەلێک کێشەی بۆ شتی گەورەتر کاتێک کە متمانی پێ نەبێت لە ڕووی دارەیە و ژنەکەی چۆن پارە سەر بکات و هەروەها متمانی پێ نەبێت کە ئەگەر چووە دەرەوە بەرگریەکە لەوەی کە خاوەن کەرامەتە خاوەن حرمەتە خاوەنە هەموو شتەکانتر و ئەتوانێت پارێزگاری لە خۆی بکات ئەگەر ئەمانە بژنەکەی هەستی کرد کە مێردەکەی ئاوا سەیرەکات ئەمیش متمانەی بە پیاوەکە نامێنێت نەمانی ئەم متمانەیە ئیتر پەلەهای بۆ شتی تر و بێڕێزیەکەن و دوزاریش لە شوورشی بێ هۆکارەکان هۆکارێک ئەگەر ئەوش هەرگرنگ بێ باسی لێ بکەین جاری وا هەیە زۆر جار مارەیەکی زۆر لە ڕاددە بەدەر و ئەکا مەسەلە ئەم کەسە تەئالوف بە تایبەتی پیاوەکە هیچ تەئالوفێکی قەلبی نییە یعنی هیچ پەیوەستێکی سۆزداری و خۆشەویستی نەماوە مەسەلە بۆ خێزانەکەی دوجار لەبەر خاتری ئەوەی کە مەسەلە مارەیەکی زۆرە یان لەبەر خاتری مناڵەکان هەندێک جار ئەمانە بێتە گرفتی ئەوەی ڕێگری لێەکە حەز و ئارەزۆکانی خۆی بێنێتە جێ بۆیە ینی ئەوەش بەشێکە لە هاندانی مەسەلە پیا و بەرە و خیانەتی زەوجی من پێم وا بێ هۆکارەکان وەکو باسمان کرد بچینە سەر ئەو جێکەوتە و ئاسارە خراپانەی ئەو دەرئەنجامانەی کە لە نەتیجەی بڵێن خیانەتی هاوسەری دێتە ئەنجام ئەویش ئاماژەی پێ بدەین کە ئایا لە خیانەتی هاوسەریدا مەسەلە ئەو دەرئەنجامە خراپانە چین بەڕای من یەکێک لەو دەرئەنجامانە کە زۆر کاریگەری هەیە هەڵوەشانەوەی خێزانە کە کاریگەری گەورەیە چکە کە تۆ یعنی بەڵام لە هەمویان ئەگەر بە ڕێژە بڵێن لە هەمویان گەورەتر هەڵوەشانەوەی خێزانە و نەمانی چییە ئەو پیرۆزی و پەیوەندی هاوسەرەتیە کە لە بینی مەسەلە ئەو دوو تاکەدا کە بڕیاریاندا و گرێبەستێکیان هەیە دوجار بە کۆتایی هێنان بە گرێبەستە هاوسەریەکەدا دێت ئاوان خان بڵێ ئەمە ڕاستە بڵێن هەڵوەشانەوەی خێزان بەرهەمی بەشێک لە ینی هۆکارەکەی ئەو خیانەتی زەوجیە بەڵام لە پێش ئەمەش بەڕێی من یەکێک لەکەوتە وە دەرئەنجامە هەرە خراپ و ترسناکانی تری بێبایەخکردنی ئینسانە یعنی مرۆڤ زۆر بێبایەخە بێت لەوەی لە سایەی خیانەتی زەوجیە بەخۆی بزانێ نەزانێت لە مرۆڤایەتی ئەکەوێت مرۆڤایەتی کۆمەڵێک بە هاو قیەمی ئەخلاقی بەرز و باڵای هەیە ئەگەر ئەوە نەپارێزێت ئەگەر چی وەکو جەستە وەکو ڕواڵەت مرۆڤە و بەڵام لە ڕاستیە لە مرۆڤایەتی کەوتووە و پارێزگاریکردن لە مرۆڤایەتی ئیشی هەموو مرۆڤەکانەوە پێویستە تا ئەمێنێت یەکێک لە هەرە کاریگەرە خراپەکانی خیانەتی زەوجی ئەوەیە کە خیانەت لە مرۆڤایەتی ئەکات اینجاکەش بابڵین لە پلەی دوام بەڕێی من مەسەلەی هەڵۆشانەوەی خێزانەکانە بڵێ وایە شیرازەی خێزان تێکەچێت ئیتر ئەلێرەوە مناڵە بێتە قوربانی ژن بە پێی کەلتور و دابوونەریتەکان ئەبێتە بێوە ژن و ئەم پۆلێن بەندیشی کە ئێستا کراوە بۆ مێینە لە ڕاستیە زۆر پۆلێن بەندیەکی زۆر ناشرینە لەوەی کە ئەمە کچی 14 ساڵە ئەمە ئازەبە ئەمە بێوەژنە ئەمە باوەژنە ئەم تەسنیفاتە و کراوە ڕێک لەسەر حیسابی ئینسانیەتی کەسەکان بەڕێوە چووە لە ڕاستیە ئەمە هەمویان هەموو بێوەژنێک خەتابار نییە چی تۆ ئەم ناونیشانە کۆمەڵایەتیە ناشرینت پێوە ناو ئیتر لێراکەوە ئەبێتە پلە دوو ئەبێتە پلە سێ و زۆر جار لەوەش
ناشرینتری پێ ئەوترێت لە ڕاستی ئەمانە غەدرە لە مینە ئەکرێت کەم هەندی زاریش پیاوەکە وەرزەکی بانام بۆی دەرەچێت لەمەشیانە هەر کەلتوری کۆمەڵگا خراپ بە کورتەکەی هەڵوەشانەوەی خێزانی شێکێکی ترە لەوانە زۆر ڕاستە بێبایەخکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکانە منەمەوە قسێک لەسەر قسەکەی جەنابەت کەم کە ئەڵی بێبایەخکردنی بەها کۆمەڵایەتەکانە بە تەئکید یعنی تۆ نەمانی متمانەیەک لە بینی ژن و مێردا نەمانی متمانەیەک ئەو شخصی کە وەکو چۆنڵی کەسێک کە هەڵەسێ بە تاوانی ئەو زیناکردنەیە ئەو خیانەتە هاوسەریە لە ناو کۆمەڵگە و دەوروبەرە هەمیشە متمانەی نامێنێ هەمیشە بە کەسێکی ڕسووا و قێزەون دێتە بەرچاو هەمیشە بە جۆرێکی وا ئەبێتە نەمان یعنی تێکچوونی نەمانی پەیوەندی ئەم شخصە تاوانبارە لەگەڵ دەوروبەرەکە یعنی پچڕانی پەیوەندی دروستەکە لە هەمان کاتەوەکو پێشتریش باسمان کە ناسنامەی کەسوکار و مەسەلە مناڵەکانی و ئەمانەش هەر والی ئەکاتێ یەک خاڵی تر ئەم تاکە ئەم حاڵەتە تەسیری لەسەر تاکەکە کردووە ئەم تاکە تاکێکی نەخۆشە تاکێکی نەخۆشە داخڵی ئەم کۆمەڵگەیە بێ ئەم ئینسانە ئەگەر وەکو تەشبیهات نەوێ بین شبێنی بە موادێک خراپی کەیتە ناو هەر ئینێکەوە تێکی هەموو موادەکە تێک هەموو شتەکە تێک ئامیش وەکو تاکێک یەکەم کاریگەری لەسەر تاکەکە خۆیتی تاکێکی نەخۆشە ئەخرێتە کۆمەڵگایەکەەوە دروستە بێ کەواتە ئەم تاکە کۆمەڵگایە بچێتە خێزانەوە هەوێنێکی خراپە بۆ خێزانەکەی یەکەم دووەم بۆ کۆمەڵگاکەی بۆ تەواوی ئەو کەسانی کە لەگەڵیان کاریگەری لەسەر هەمویان دروست بووە هەوێنێکی خراپ دروست بوو شێخان حاڵەتێکی تر کە زۆر گرنگە جێکەوتەیەکی زۆر گرنگە زۆربوونی ڕێژەی ئەو مناڵانی بێدایک و باوکن یعنی لەو پەیوەندیە ناشەرعیە دروستە بێ مناڵێکی ناشەرعی کە دایک و باوکی مەسەلە ونە ئەمە یەکێکە لەو گرفتە جەوهریانەی کە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین وە حاڵەتێکی تر مەسەلە برەودان بە دیاردەی لەش فرۆشی هەرکومان تێوەگلان بەو باندە لەش فرۆشیانە ئاسایی بوونەوە بەو دیاردەی ئەمە یەکێکە لە جێکەوتەکان کە پێویستەکە شتێکی تریش ئێستا دیاردەیە لە خانەکانە کە ئێمە هەمانە لە ئەنجامی دروستبوونی ئەو خیانە زەوجیە تاکێک دروست بوو ئەم تاکە نەدایک بەرپرسیارە هەڵەگرێت نەباوکەکە ئەکەوێتە خانەیەکەوە لە خانەکە تا تەمەنی 18 ساڵی ئەگەر کچبێ ئەگەر کوڕبێ لەسەر و 18 ساڵی حڕ ئەکرێ کەواتە لە ئەنجامی دروستبوونی ئەم خیانە زەوجیە تاکێکی کە دروست بوو کە هەمان ڕێڕە و دروستانی ئەم کاریگەریە لەسەر مناڵێک دروست بووە کە بێ ناسنامەیە هیچ کام لەو دوو تاکەی کە خیانەتەکەیان کردووە ئامادە نین بیگرن ئەستۆی خوان تەسلیمی حکوومەتیەکەن بۆ ماوەی 18 ساڵی دەتوانێت خزمەتیکە دوای ئەوە حڕ ئەگرێ ئەچێتە شەڵتەریان ئاچێتە کۆمەڵگا خۆی حڕ بێ ئیش بکە یان دیسان ئەیش ئیستیغلال کرێ باندێکی تر بەکاری بێنێ بۆ هەمان مەبەستی کە هەیەە خیانەتکرد خۆی ئێمە وەکو باسمان کرد مەسەلە جێکەوتە کۆمەڵایەتیەکانی ئابەم شێوازە بوو کە ئێمە باسمان کرد هەتا جێکەوت یانیەکێ لەو جێکەوتە کۆمەڵایەتیانەی کە لەسەر تاکی ئەو تاکەی کە خیانەتەکە هەمیشە خۆی بە کەسێکی گوناهبار و لە ناخە داڕوخا و بەدەدڵە لەم حاڵەتە نەفسیەدا ئەژی یا بە مانایە مستەڵەحێکی دینی بڵێن یعنی کەسێکی دڵڕەش چۆنەڵە دایمەن ڕووناکی لە دڵ و دەرونیا نابینرێ بۆیە ئەم کەسە سیرەکەی لە ناو کۆمەڵگا بە تاوانبار ئەژمارەکرێ ئێمە بینە سەر جێکەوتە یاسایەکانیشی چییە ئایا ئێمە کاتێک کە ژن و مێردێک هەر کامێکیان بێ خیانەت لەوی تریان کە تەمان بەپێی یاسای باری کەسێتی مادەی 40 بڕگەی دووهەم ڕێگەی پێدراوە کە ئەم کەسە چ پیاو بێ و ئافرەت بێ داوایەکی یاسایی پێشکەش بە دادگا بکە بۆ جیاکردنەوەیان لە یەکتری دیارە ئەم حاڵەتە وا ئەکات کە ئەگەر پیاوەکە بێ داوا بکە زانەکەی خیانەتی لێ کردووە ئەو کاتە کۆمەڵێ مافیشی بۆ ئەگەڕێتەوە مەسەلە ئەم لە چییە مەسەلە ئەگەر پیاوەکە بوو طبعاً هیچ نەفەقەیەک لەسەر ئەو پیاوە ناهێڵێتەوە و مارەی پاشەکی ئەو ئافرەتە ئەفەوتێ و لەسەر پیاوەکە نامێنێ کە کاتێ ئەو خیانەتی بەرامبەر کردبوو و لە هەمان کاتە ئەگەر ئەو دایکەی هەستا بێت بە چۆنەڵێ بەو خیانەتە هەتا بە داوایەکی یاسایی داوا ئەکاتی بڕیار لەوە ئەدرێ
سەیرێک کە ئەم مناڵانە نەک مناڵەکانی نابێ بگەڕێنەوە بۆ لای ئەو دایکە چکە لە کۆتا جارە ئەم مناڵە ئەبێتە چۆنەڵی وەکو هەویرێک وایە چۆنی هەڵشێلی وارد دەرەچێت لە لای دایکێک کە خیانەتی لە دەست بۆتەوە بۆ تەمای ئەوەی کە خیانەت لە هاوسەرگەی سبینێ هیچ مبڕێک نییە کە مناڵەکەشی لەسەر ئەو پەروەردەی کە خۆی لەسەری پەروەردە بووە یاخود لەسەری مەسەل ئەو ڕەوشتە ناشرینە قێزەونەی کە کردوێتی مناڵەکەشی لەسرە بۆیە دادگا بڕیاری گەڕانەوەی مناڵەکەش ئەدا و فەوتانی ئەو نەهێشتنی ئەو مارەیەوە نەخێشانی نەفقە بەڵام ئەگەر کاتێک بە پێچوانەوە پیاوەکە خیانەتی لە ئافرەتەکە کرد وە سەلماندی طبعا سەلماندنیش قۆناغەکانی سەختن یعنی هەروە بە ئاسانی نایە یەکێک لەو شتانە کاتێکە بێت کە مەسەلا دراوێ بەسەر ئەو شوێنە بۆ نمونە شکاتەکە ئافرەتەکە شکاتەکە ئەچێت بەسەر پیاوەکە شورتە ئەباڵێ لە فلان ماڵە ئەی بینن بە واقعی و ئەمە هیچ ئینکارێکی لە نەگرمە یەکێکە لە واقعانەی کە بۆ ئیسپاتەشێ یەکێکی لەوەتر لەوانە دانپیانانی مەسەلە پیاوەکەی یا ژنەکەی کە دانیان پیانە خۆیان ئیتر شاهێدیشی ناوێ مەسەلە بەڵگەکانی تری ئیسپاتی ناوێ بۆیە ئەمەش هەر بە هەمان شێوە یەکێکە لەو شتانە کە پێویستەکە ئەو کەسەی کە هەڵەسێ بەوەی ئەو داوایە پێشکەشکە بە جیابوونەوە ئاگاداری ئیسپاتکردنیشی بێت چکە ئیسپاتکردنەکەی ڕێگەکانی قورسە یاخود پێویستی بە شاهێد هەیە چەند شاهێدێک هەیە لەو مۆزوعە لە هەمان کاتە یان ئەوەتە مەسەلە بەڵگە و قەرینەی تری ئەهێنێت بۆ دادگای پێشکەشی بکە و خاڵێکی تری هەروکو باسم کرد کە کاتی ئافرەتێک پیاوەکە ئەخیانەتی لێەکە هەر مافی یەکێک لەو مافانێک کە بە ئافرەتەکە ئەدرێ یەکسەر داوایەک پێشکەشەکە بە جیابوونەوەی لەم پیاوە بە بێگەڕانەوە بۆ پیاوەکە دادگا بڕیار ئەدا بە جیاکردنەوەی ئەم دوو شخصە و گەڕانەوەی کۆمەڵێک مافیش بۆ ئافرەتەکە لەوانە مەسەلە مارەی پاشەکی هەمووی بۆ گەڕێتەوە لەوانە نەفەقەی خاڵێکی تر لەوانە کە مەسەلە جگە لە مارەی و نەفەقە لە هەمان کادا تعویزێ قەرەبوویەکی مادی بۆ ئەکرێتەوە کە لە نەتیجەی چۆنڵی تەلاقێکی تەعەسوفی ینی بەو مانایە هین بکرێت لێرەدا ناڵێن تەلاقی تەعەسوفی بەڵکو قەرەبوویەکی مادی تعویزێکی بۆ ئەگەڕێتەوە بەڵێ تعویزی ئەو تەلاقی بۆ ئەدرێتەوە کە حاکم خۆی بڕیار ئەدا لە پچڕاندنی ئەو پەیوەندیە بەست خۆش بە ئاوان خان لە ڕووی یاسایەوە زۆر ڕوون کردەوە بەڵام من ئەمەوە لە ڕووی پەروەردەییەوە شتێک کە تا ئێستا باسمان نەکردووە مەسلەی خیانەتی زەوجی و دوجاریش جیابوونەوەی ژن و مێردەکە لە یەکتری با بڵین هەڵوەشانەوەی خێزانەکە باسی هەستی ئەو مناڵانەمان نەکرد کە هەست بەچیەکەن لە خێزانێکی هەڵوەشاوەیە یەگومان مرۆڤ هەمیشە پێویستی بەوەیە کە شوێنێکی هەبێت ئارام بێت لانکەیەکی هەبێت کە دڵنیایی باتی و ئاسوودەی بکات بەڵام ئەم مناڵانە بنە قوربانی لەوەی کە ئەم لانەیان لێ تێکەچێت ژن و دایک و مێردەکە لە یەکتری جیا ئەبنەوە بە هەر شێوەیە بێت جا خەتای ژنەکە بیا پیاوەکە بێت بۆ مناڵ وایەخێکی نییە لەوێ لەو کاتێ مناڵ قوربانیە لە ڕاستیە تا ئەو شوێنە تا ئەو لەحزێ مناڵ بێناسنامەیە و نازانێت مەبەستم لەوەیە کە هەڵگری هیچ پەیامێکی زۆر گەورە نییە هێشتا مناڵە پێویستی بۆ بەخێوکرێت پێویستی بۆ پەروەردە بکرێت مناڵ لە سایی ژینگەیەکی لەو بابەتەیە باری دەروونەکەی ئێزگار وێرانە بێ و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەرگیز ئاسوودە نابێت یعنی هەمیشە ئەوە ئەدرێ بە چاوێ ئەگەر لە ئێستاشە نەبێت لە کاتێکی ترابێت لەگەڵ بەرکەوتنی هەر یەکێک لە هاوڕێکانێ بێت یەکسەر ئەوە درێتە بە چاوێک کە باوکی یا دایکی لەسەر کارێکی لەو بابەتە بڵێن ئەو باوکو دایکێکی لەو بابەتە هەیە بە معنایەکی تر هەڵی دایک و باوک یا تاوانێکە ئەوان کردویانە مناڵەکە بازیێدا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئەو جۆرە کەسانە هەمیشە هەست بە کەمی ئەەکەن و جوارێک لە قوربانی لە ناو کۆمەڵگایە ئێمە هیوادارین هۆشیاری کۆمەڵایەتی لە ئاستێکا بێت هەرگیز تاوانی دایک و باوکێکی خیانەتکار مناڵەکە باجەکەی نەدا بەڵام بمانەوێنە لە ئێستا ئاوایە و ئاسانیش نییە مناڵ بە ئاسانیەمەی بەسەرا تێ ناپەڕێت ئەمەش یەکێکی ترە لە لێکەوتەکانی و خراپەکانی ئەوەی کە باری دەرونی مناڵەکە وێران ئەبێت خراپە بێتێکەچی وە دوور نییە لێرەشەوە مناڵ کە شعور بە نەقسی هەیە شەست بە کەمی ئەکات مناڵەکەش تووشی ئینحرافێکی تر بێت مناڵەکەش تووشی ڕقایی بێت تووشی شڕەنگێزی بێت تووشی کاری ناهەموار و خراپتری تر بێت چونکە مرۆڤ کوڕی ژنگەکەیەتی یعنی ئاسان نییە مرۆڤێک لە ژینگەیەکی خراپە دوجا مرۆڤێکی باش دەرچێت ناڵین مەحاڵە بەڵام ئاسانیش نییە یعنی بەرهەمی ژینگەکەیەتی کاتێک کە خێزانێک بەو شێوەیە بێت و پەروەردەی باوک و دایکێکی ئاوا سەقەتی هەبێت چاوەڕێ ئەوە زۆر زەحمەتە چاوەڕێ بکە کە مناڵێکی هۆشیار و باش و خزمەتگوزار و چاکەکار و ئەوانی لێ دەربچێت ئەمەش یەکێکی ترە لە لەکەوتەکانی دەست خۆش بەتەکیید کاریگەری لە ڕووی پەروەردەییشەوە ئەبێت ئەو تاکەی کە لە ئەنجامی جیابوونەوەی دایک و باوکێ لەسەر خیانەت
کاتێک زۆر نمونە هەیە واقعیان کە ئێستاە کە کچەکە کاتێک ئەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە بەچی ئەم مێردەی زەبتیەکە بەوەی کە ئەگەر هەر بجوڵێتەوە دایکیشی وا بووە هەنی بەمە سەرکۆنی ئەو کەسە ئاکرێتوانی جاری سەرزانشکردنی بۆ خیانەتی دایک و باوشی ئەو خیانەتی کە دایک زەحمەت بێ کچەکەش بچێتە پرۆسی هاوسەرگیری زۆر حەزەر ئەکرێنی زۆربەی کاتەکان کچی فڵان کەسە لەو بابەتە زەحمەت دوورە پەرێز یا کۆمەلگا دووری ئەخاتەوە ڕاستە ئەمە کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر تاکە ڕاستە دیارە پێم وابێ کاتی بەرنامەکەمان خەریکە بەرەو کۆتایی ئەڕوا ئەجا هەر وتەیەکی تر لە دواترە کاک دکتۆر یان جەنابەت ئاماژەی پێ بدەین لە خزمەتتانین و سواز بۆ جەنابەت لە ڕاستیە بابەتێک کە ئێمە قسەمان لەسەری کرد ئەبێ بزانین ئەمە پەیوەندی بە سروشتی مرۆڤەوە نییە یعنی شتێک نییە فتری بێ و لەگەڵ لەدایک بوونا لەدایک بوو بێت ئەمە دەستخراوە پەیوەندی بە پەروەردە و ژینگەی کۆمەڵایەتیەوە هەیە ئەگەر چی مێژوویەکی ئەجگار دێرینی هەیە بەڵام بەشێک نییە لە غەریزەی مرۆڤ ئەکرێت لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی سازانی ژینگەیەکی گونجاوەوە ئەم دیاردەیە تەرکات یان نەیهێڵێت یعنی ئەگەر ئێمە دەسەودامان باسی ئەومان کرد کە لە دێر زەمان و ئەمە هەیە ئێستاشی لەگەڵا بێ ڕەنگە لە ئایندێشا درێژە بکێشێت بەڵام ئەبێ باش بزانین ئەمە خۆڕستێک نییە بەڵکو دەستخراوە مرۆڤ ئەتوانێت لە ڕێگەی باش بیرکردنەوە لە ڕێگەی هەوڵدان بۆ لە ناوبردن و کەمکردنەوەی ئەم دیاردەیە چارەسەر بکەن. ئەم بەرنمەیەشتی زۆر خەڵگری ئەم بابەتە بەڕاستی بابەتێکە کە پێویست نەک بە بەرنمەیە دوو بەرنامە پێویستی بەوەیە کە پرۆگرامێک هەبێ مڵخص کرێ بەوە کە چەند هەفتانە دووبارە کرێتەوە لەسەر ئەمە قسە بکرێت کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بۆتە دیاردەیەکی هەتا ئێستاش ئەوەنەی کە من تەجروبەم کرد لە ئەسنە ئیشکردن ماو لە واقعی کۆمەڵگاکەی خۆما بە حکمی لە محکەمەش و لە ڕێکخراوەکەشمە کە ئەبینم خەریکە ئەبێ ئاسایی ئەبێتەوە ینی دیاردێکیەوە بڵاو ئەبێتەوە کاری هەڵوەشانەوەی خێزانەکە ئەمە بەچی ئەکرێ بۆی کە دانانی چەند پرۆگرام و بەرنمەیەکە بۆ وشیارکردنەوەی تاکەکان کە پێش ئەوەی ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە بزان ئەرک و مافی خێزان چییە ئەو ئەرکەی ئەو بەرپرسیارەتی چی ئەکەوێتە سەر ئەو تاکە کاتێک ئەچێتە پرۆسی خێزانیەوە ئەبێت چی بکات بۆ ئەوەی خێزانێکی تەندروست تاکێکی تەندروست دروست بکەن لەبەرەوە هۆشیارکردنەوەی تاکەکان لەم پرۆسە پێش پرۆسەکە باشترین هەنگاو و حەلە ئەگەر لە ڕێی حکوومەتەوە بێ لە ڕێی ڕێکخراوەکان لە هەر شوێنێکەوە بێ باشترین هەنگاو بۆ حەلکردنی ئەم کێشە هۆشیارکردنەوەی تاکە پێش پرۆسی هاوسەرگیری بۆی نەک ئێمە کە کێشەکە دروست بە ئۆسە حەل با پێش ئەوەی کە کەسەکە بکرێتە ئەو مووقعەوە هەنگاوی بۆ بنرێت دیارە لە کۆتایی بەرنمەکەدا هیوامان وایە تشکمان خسبێتە سەر بابەتەکە و ڕێگە چارەکان دەستنیشانمان کردبێ و بتوانین لە ڕێگەی ئەم کەناڵەوە لە ڕێگەی ئەم بەرنامەیە خزمەتێکمان کردبێ بە کۆمەڵگاکەمان و پێم وابێ ئەگەر ئێمە هیواخواز بین بەوەی کە زیاتر ئەو کەناڵ و لایەنانی کە پەیوەندیدارن بە خزمەتکردن بە کۆمەڵگا بکەونە گەڕ و بە تایبەتی کەناڵەکانی ڕاگادن کە بەرنامەی جوان لە ڕووی هەم بیسترا و هەم بینرا و هەم خوێنرا و پێشکەش بە کۆمەڵگا بکەن و ئەم ناساندنی ئەم دیاردەیە بە دیاردەیەکی قێزن و ترسناک لە ناو کۆمەڵگەدا و لە هەمان کاتا مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی باش ببینن لە مینبەرەکانەوە و ئەم دیاردەیە بە دیاردەیەکی ناشارستانی و تاوانێکی گەورە لە ڕووی ئاینیەوە لە قەڵم بەدرێ و بتوانن هۆشیاری تاو لە ناو کۆمەڵگادا بڵاو بکەنەوە و دوجاریش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بتوانن بەڕاستی بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە ئەو ڕێکخراو سەنتەرانەی کە لەو بوارەدا زیاتر ئیشەکەن بۆ بنەبڕکردنی کێشەکانی خێزانی ئیشەکەن هەوڵ بدەن دەوری باشیان هەبێ و دەوریان هەبێ لە بنەبڕکردنی ئەو دیاردەیە هەم لە ڕووی هۆشیاریەوە هەم لە ڕووی واقعیەوە بە چارەسەرکردنی کێشەکانی ئەو خێزانانەی کە تێوەگلاون بۆ حاڵەتی خیانەتی زەوجیە دوجار بتوانین بە هەموو لایەکمانەوە خێزانێکی تەندروست پێک بێنین چونکە ئێمە خێزانێکی تەندروست بناغی کۆمەڵگەیەکی تەندروستە و دوجاریش ئەتوانین لە ڕووی ئاسایشی نەتەوەییمان ئێمە بتوانین ژیان و گوزەرانێکی زۆر ئاسایی لە ناو کۆمەڵگاکەمانە بەرجەستە بکەین لە کۆتای سوپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان زۆر سوپاس بۆ هەموو لایەک بەخواتان ئەسپێرم.